ئێمە وەکو مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی چەرموو ئەمە دوو ڕۆژە دێنە ڕێگای ئەگرین کە بەداخەوە زۆرمان پێ ناخۆشە. ئەمە دیاردەیەکی ناوشارستانیە، حەزمان پێ نییە، بەڵام ئەمەوێ ئەوە بڵم کە ئێمە لە دوای چەند ڕێگایەک ئەم ڕێگایەمان هەڵبژاردووە. ئەویشەوەیە سەر دەنگمان گەیاندووە بە قایمقامێتی ئەم شارە بۆ شوێنەتە بانکی چەمچەماڵ ڕێگای مەدەنیمان زۆر گرتوۆتە بە پەیوەندیمان کردوتە بەر پستانی ئەم زۆن و ئەم سنوورەوە، بەڵام بەدەمی داواکارەکانمانەوە نەهاتوون. بۆیە ئێمە دوو ڕۆژە ناچارین هاتوون ئەم ڕێگایە لەم خەڵکە داماوە کە نەخۆشیان پێیە، هەمووی پێسوکاری ئێمە پێمان ناخۆشە. ئەم ڕێگای ئەگرین ئەمە شتێکی جوان نییە بۆ ئێمە. ئێمە ئەومان پێ ناخۆشە لە حکوومەتی عێراق لە مانگی سەیاداوە موچەی زۆنی زێردا بڵێن هەولێر موچەی مانگی سێ لە مانگی چواراداوە، بەشێکی ئێرە موچەی مانگی سێ لە مانگی پێنجا وەرگتەوە. تەنانەت دوێنێ وەزارەتی تەندروستی موچەی دووبارە بۆ کراوەتەوە، وەزارەتی مانگی چواری وەرگتەوە. خوێندنی باڵای ئەم شارە چەمچەماڵ تا ئێستا موچەی مانگی سێی وەرنەگردووە. بەداخەوە ئەمانە هەمووی هۆکار بوون ئێمە بێن لەسەر جادەکە ئیشی ئێمە نیە.